دیارە ئەمڕۆ بۆ چەند پرسێکی زۆر گرنگ ئێمە وەکو ڕێکخراوێکێتی کەمەندامانی کوردستان بە پێویستمان زانی ئەم کۆنگرە ڕۆژنامە نووسێ ببەسین بۆ ئەوەی بتوانین فشارێ بکەین لە حکوومەتی هەرێمی کوردستان لەو بڕیاری کە داوێتی پاشگەز بێتەوە و هەروەها پەیامی کەمەندامانی کوردستان بگەێنین لە هەرێمی کوردستان. ئەمڕۆ لە دوای 61 ڕۆژ موچەی کەمەندامان دابەش دەکرێت. لە ڕاستیدا کەمەندامان چەند مانگێکە چاوەڕوانی ئەوەن کە موچەکەیان پێ بدرێت ئەمڕۆ لە دوای 61 ڕۆژ دابەش دەکرێت، بەڵام دەبێت هەر تاکێک لە لای خۆیەوە بیر بکاتەوە لە دوای 61 ڕۆژ پێدانی 100,000 بۆ 150,000 دینار هیچ لە ژیان و گوزەرانی کەمەندامان ناگۆڕێت. وەزعەکە زۆر خراپە و ڕۆژانە ڕەنگە خۆتان جەنابتان بینی بێتان ئەو لەحزەیکەی تەش بینا و بینای ڕێکخراوەکەەوە چەندین کەمەندام ڕۆژانە داوای هاوکاری و داوای پێداویستی ڕۆژانە ئەکە. ئەمەش ئەو بارگرانیە کە چەند مانگێکە لەسەر ژیانی کەمەندامانە و زۆرێکیش لە خێرخوازەکان بۆی کە لە کاتی کەرەنتینە و ڕەمەزاندا پارەکانیان بەخشیوە ئێستا نایەن بەدەم کەمەندامانەوە، ئەمەنەی تر فشارەکە خراپتر بووە و زۆرتر بووە لەسەر ژیانی کەمەندامان. بەڵام ئەوەی کە ئەمڕۆ زۆر جێی مەبەستە ئێمە باسی بکەین ئەوە بوو کە لە چەند ڕۆژی پێشووترە کاتێک لیستی موچەی کەمەندامان تەرخانەکرا بۆی کە موچەکە بدرێت، تەنها بە تەلەفۆنێک لە خەزێنەوە پیان وتراوە 1 ساڵی موچەی کەمەندامان وەلا بنێن بیکەن لە مانگی دەی ساڵی 2019 بکەن بە مانگی 9 ساڵی 2020 بەبێ ئەوەی هیچ ڕوونکردنەوەیەک بدرێ ئایا ئەم ساڵی موچەی کەمەندامان دەکرێتە پاشەکەوت، ئایا ئەم موچەی ساڵی کەمەندامان هەر دەبڕێت و دەخورێت و کۆتایی پێدێت، یان ئەم موچەی ساڵە هەر مانگە و موچەیەکە درێ. بۆیە ئێمە وەکو ئەرکی ڕێکخراوەکەمان کە بە ئەرکێکی سەرەکی خۆمانی دەزانین ئەمڕۆ یاداژنامەیەکمان نووسیوە بۆ سەرۆکی سەرۆکایەتی پەرلەمانی کوردستان و بۆ هەموو فراکسیۆنەکان لە ناو پەرلەمانی کوردستان کە خۆیان بە خەڵک بە میلەت دەزان و بەڕاستی میلەتیش دەنگیاوە بە هەموو فراکسیۆنەکان بەبێ جیاوازی و زائیدەن بۆ بەڕێزجێگری سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان کە هەر ئەمڕۆ کاتژمێر 2 مەوعیدمان هەیە لە نووسینگەی تایبەتی جێگری سەرۆکی حکوومەت لە سلێمانی ئەم یاداشتەی پێشکەش بکەین بۆ ئەوەی لە ماوەی 15 ڕۆژدا وەڵاممان باتەوە و ئەگەر ئێمە پرسی یاساییمان کردووە ئەگەر لە ماوەی 15 ڕۆژدا سەرۆکایەتی پەرلەمانی کوردستان و جێگری سەرۆکی حکوومەت و وەزارەتی دارایی نەیتوانی وەڵامێکی ئیقناعکەر بە کەمەندامان بداتەوە کە مەسیری ئەم ساڵەی موچەی کەمەندامان چی بەسەریە، ئێمە لە ڕێی محکەمەی ئیداریەوە داوای یاسایی لەسەر حکوومەتی هەرێمی کوردستان تۆمار دەکەین و بە حەقی خۆشمانی دەزانین کە محکەمە بگرین لە حکوومەتی هەرێمی کوردستان تا بە فەرمی نوێنەریان بێتە محکەمە و مەسیری موچەی ئەو ساڵەمان بۆ دابینکات. ئەمەش یاداشەکەیە کە دەیخوێنینەوە بە ئەم یاداشی کە ئێوە دەیبینن لەسەر ئەم وەرەقەیە نووسراوە تایبەتە بە ژیانی 89,000 کەمەندام هاوکاری مانگانی 1 ساڵە کە ئێستا دیار نییە و بەرەو ئاراستێکی نادیار دەڕوا. بەڕێز سەرۆکایەتی پەرلەمان و سەرجەم فراکسیۆنەکان، بەڕێز جێگری سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان، یاداشنامە ئێمە وەک ڕێکخراوەکەمانی کێتی کەمەندامانی کوردستان مەڵبەندی گشتی سلێمانی زۆر بە پێویستمان زانی ئەم یاداشتە ئاراستەی جەنابتان بکەین تایبەت بە بڕینی هاوکاری مانگانەی 1 ساڵی سەرجەم کەمەندامانی کوردستان بە بڕیارێکی وەزارەتی دارایی لە بەرواری 1 دەی 2019 تا 1 نۆی 2020 بەبێ هیچ ڕوونکردنەوەیەک لەسەر دانەوەی یان پاشەکەوتکردنی یان هیچ ڕوونکردنەوەیەکی پاژەڕۆژی هاوکاری 1 ساڵی کەمەندامان هەر بۆیە داواکارین لە بەڕێستان لە ماوەی 15 ڕۆژدا وەڵامی ئێمەی کەمەندامانی کوردستان بدەنەوە. ئەگەر هیچ وەڵامێکمان دەست نەکەوت ناچار دەبین ڕێکخراوەکەمان داوای یاسایی لەسەر حکوومەتی هەرێمی کوردستان لە محکەمەی ئیداری تۆمار بکەین کە ئەوەش بە مافێکی ڕاو یاسایی خۆمانی دەزانین و بە ئەرکی سەرەکی ڕێکخراوەکەمانی دەزانین. هیوادارین بەڕێستان وەک سەرۆکایەتی پەرلەمان و جێگری سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان بەدەم ئەم داوایەمان بێن و وەڵامی کەمەندامانی کوردستان بدەنەوە لە بەرامبەر دیارنەمانی موچەی 1 ساڵ و هاوکاری 1 ساڵی مانگانی کەمەندامان. ئێمە سوپاسانەکەین بە خێراتنتانەکەین. ئەمە پەیامێکی زۆر گرنگە. ئێستا زیاتر لە 89,000 چاوەڕوانی ئەوەیە کە بزانە موچەی ئەم ساڵی چی بەسەر هاتووە و پێشتان ڕادەگەێنم لە بەڕێوەبەراتی چاودێری کۆمەڵایەتی ئەوانیش هیچ خەبەرێکیان نییە و من پێشم وایە وەزارەتی کاریش تا ئێستا هیچ هەواڵێکی نییە کە موچەی ئەم ساڵی کەمەندامان چی بەسەر هاتووە. ئەمە وەکو موچەکە و دووبارەشی دەکەمەوە کە بار و گوزەرانی کەمەندامان ئێجگار خراپە بەرەو وەرزی سەختی سەرما ئەڕۆین داوا ئەکەین کە
ئەگەر وەکو هەموو خەڵکی کوردستانیش نەتوانن نەوەد وەربگرن بە فریای کەمەندامان بکەون بتوانن باوەکو پار بەڕاستی نەکەوینە داواکردن و داواکردن لە خێرخوازان بۆ نەوەد